بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. بەڕێزان خۆشەویستان ئیمانداران، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم جارێکی تریش بە بەڕێزتان دەگەومەوە بە ئومێدی ئەوەی کەوا هەر جارە و دێمە خزمەتتان فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاڤە دەکەین و شی دەکەینەوە سود و ئیستیفادەی لێ وەرگین لە بۆ ژیانی ڕۆژانەی خۆماندا، چونکە ئەو قسانە قسەی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم، ئەو فەرمودانەی کە ئاماژەی پێ دەکەین فەرمودەی صحیحن، یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاری ئەسحابەکانی خۆی پێکردیە، ئامۆژگاری و کەسانەی پێکردووە کە لە دەوریدا کۆبوونەتەوە. وەی بەڕاستی ئەو قسانش کە لە بۆ ئێمە نەقل دەکرێتن جێگای ئەوەیە ئێمە بەحایەکی گەورەی لە بۆ دابنێن، ڕێزێکی گەورەی لە بۆ دابنێن، چونکە قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەوڕۆ لەو فەرمودەیە کە لە سلسلەی صحیحەی ئەلبانیدا هاتیە، حەدیثێکی صحیحە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چار مستەڵەحمان لە بۆ شی دەکاتەوە. ئەو یعنی پێمان دەڵێ ئیماندار و موسڵمان و مجاهید و مهاجر. ئەو زاراوانە پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی لەسەر دەکا، پێمان دەفەرمێ ئەلا ئوخبیڕکم بالمؤمنین. ئایا خەبەرتان نەدەمێ بە ئیمانداران؟ ئیماندار چێیە؟ دەفەرمێ من ئەمینەه الناس على ئەموالهم وأنفسهم. دەتەوێت بڵێ ئیماندارم؟ بەڵێ، ئیماندار ئەو کەسەیە کەوا خەڵک لێی ئەمینە لە چ کە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لە نەفسی خۆی و لە ماڵەکەش، نەماڵی دەبەی نەخوێنی دەڕێژی، عەزیەتی دەدەی، ئازاری لەسەر دەستەی پەیدا ناکەی، ئەوە ئیماندارە، خەڵک لێت ئەمین بی، ماڵی لێ نەخۆی. یعنی سبحان الله، صفەتی ئیمان صفەتێکی زۆر گەورەی بەڕێزان، بەو دووشتە بەدەستت دێ، خەڵک لێت ئەمین بی ماڵی ناخۆی و خەڵک لێت ئەمین بی کە زەربەی لێ نادەی لەو ئینسانە. دەتەمەشا ئێستا ئەو کەسانە کە ئیماندار دەرنەچون کە پارەی خەڵکیان خوارد، ماڵەشی زۆری خەڵکیان کەوتە بەردەستی، یەکسەر بردیان خواردیان، ئەوە حەق ناسە. خەڵک ئەمین بن لەوەی کە ماڵت لە کندا دەنێن. دەزانیت چەند مهمە تۆ جێگای متمانەی خەڵک بی، خەڵک لێت ئەمین بیکەوە خینی ناڕێژی، ئەوە ئیماندارە. ئیمان دەچێتە ناو دڵی ئینسان بەڕێزان، و ئیمان بە تاعەتی خوا زیاد دەکا، بە گوناحیشەوە کەم دەکاتەوە. لێ دەبینی لە ڕەمەزانان خەڵک زۆر دێن لە بۆ مزگەوتەکان، لۆ چکە شەیتانەکان بەسراینەوە خەڵک زۆر ڕوو لە مزگەوتێ دەکات. جا هەندێک خەڵکی دەرێت دیلۆ مامە سەبادە شەیتان بەسترایتەوە ئینسان گوناحی دەکات. هەندێک کەسێ خۆ پێویست ناکە شەیتان پێی برێ، شەیتان هەندی پێگو لێی بێزار بوو، تەواو بەسە، وەی پێ برێ وەی پێنەرە هەر دەیکات، ئیجا لۆ خۆی بەوەی وەمان دیکە. ئەوانی دیکەش کە دەبەسترێتەوە بینی خەڵکەشی یەکجار زۆر ڕوو لە مزگەوتێ دەکا، دێتەوێت دەر. کەواتە لۆی بەڕێزانم، ئیمان واد لێ دەکا چاوت لە خینی خەڵک نەبی، عەزیەتی بدەی خینی بڕێژی، و ئیمان واد لێ دەکا کەوا چاوت لە ماڵی خەڵک نەبی، ماڵی خەڵک نەخۆی. ئەوە مستەڵەح و زاراوەی ئیمان. ئەوجا والمسلم من سلم الناس من لسانه ويده. باسی مسلمانەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم. مسلمانیش ئەوەیە کە مسلمانان سەلامەت بوون لە دەست و لە زمانی. لە زمانی بەوەی جوون، بوختان، درۆ، قسەی ناشرین ئەوان بەرامبەر نەکاتن. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن شر الناس من ودعه الناس اتقاء فحشی. خراپترین کەس ئەو کەسەیە خەڵک خۆی لێ دەپارێستی لەبەرەوەی زمانی پیسە، لەبەرەوەی جوونی زۆر دەدات. خەڵکی هەر خۆی لێ ڕاهینایە لە جوندانی، جوونی دەدا و قسەی ناشرین دەکا و نابینی ئەولادەکەش وەچی فێر دەبی، گەورە دەبی. زمانت بپارێزە، تو مسلمانی کە مسلمانان سەلامەت بن لە زمانت و لە دەستیشت ئەمین بن. ئینسان دەست لە بۆ قووەتە، لە بۆ هێزە بەکاری دێنی زۆر جاروی لە ولێدان و شەڕکردن و ئەوانە. دەبێ ئینسانەکە هەم لە دەستی ئەمین بن
هەم لە زبانی ئەمین بن. ئەوجا ئەوە بە مسلمانێکی تەواو و کامل دادەندرێ. دەتەوێت ئیماندار بی خەڵک لە نەفس و ماڵ دەبی لێت ئەمین بی. دەتەوێت مسلمان بی خەڵک لە دەست و لە زبانت لێت ئەمین بی. تخوا ئێستا زۆر خەڵکەیە تەماشا بکە عالم ئەمینە لە زمانی ئەو ئینسانە لە دەستی ئەو کەسە. چەند تەقریرت نووسی بە دەستی خۆت. دەزانی جاری وهەیە ئینسانێک جاسوسی لەسەر یەکێک کردووە کابرایان ئیعدام کردووە خاستن لە زمانی حکومەت لە ڕۆژی قیامەت بانگە کرد وەرە تۆ کابرایت لۆ بە کوشتندا. چه جوابی خوا دەیەوە؟ تافهترین سیفەت کە هەیە ئەوەیە ئینسان جاسوس بێ، مراقب سڕی بێ، تاقیبی خەڵکی بکات. هەم لەکن ئەو کەسەی جاسوسی لۆ دەکا بێ قیمەتە، هەم لەکن خوا بێ قیمەتە کا فەرمی وەلا تەجەسوس. ئەمە بەسمانەوەی کە دەست ئەو دەستە چەند جار بەکاردێنی لە بۆ نووسینی شتی و تەقریری شت و قسە لەسەر عالمێ بکە و ملی خەڵکی بشتێنە لەو خاتری بە خۆت پێ گەورە بی. ئەدیوان هەموو کۆ ناکرێتەوە کرێتە سزلێکی گەورە لە ڕۆژی قیامەت دەیدەنەوە دەستت اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا کابیخینەوە ئەو تەقریرانە چ بوو لەسەر ئەو عالەمە نووسی. کورە مامەستای مزگەوت لادرا بە واستەی یەکێک هات بۆ مزگەوتی عەلا ئەساس نوێژی دەکرد. خوای گەورە حەقی ئەو کەسانت لێ بکا کە ئەو سیفەتانت هەیە. لێت ئەمین نەبوون، لە دەستت ئەمین نەبوون، لە زمانت ئەمین نەبوون، بە دەست و بە زمان چووی شکاتت کرد تا ئەویان لادا لەسەر مینبەر، تا ئەویان لادا لە مەسەبەکەی خۆی، تا کەسێکیان گرت لە ماڵە هینانە دەرێ و بردیان پەتی سێدارەیان لە ملی کرد بەس بە واستەی تەقریر نووسینی تو. مسلمانیەتت لە چێیە؟ کاتێک کە خەڵک لە دەست و لە زبانت ئەمین نییە. گوێ لە عالەمێ ڕادەگری بزانیت سەری و یەکسەر با تەقریرێک بنووسی لەسەری. جاری وهەیە تەقریر هەیە 10,000 دیناریان دایتێ، 10,000 دیناریان دایتێ و وەری گرتیە. زۆرەوە نییە داوەشەی ئینسان. ڕۆژە عەمەلاتی بکەی 30,000 وەرەگری، ماڵ و منداڵیشی پێدەژێنی، تێدەگەی منەتیشت بە کەس نابی. میهنەکەشت 1000 قات پیاوانەترا لە میهنەی ئەو کەسێک کە تەجەسوس دەکات. لۆی بەڕێزانم عیزەت نەفست هەبی، دەست لە بە هەموو کەسپان مەکەوە، چاوت لە پارەی خەڵک نەبی، بە سیفەتی دەنی پارە وشت وەربگری. ئەو سیفەتە بەرزەتە بی مسلمانێک بە خەڵک هەم لە دەستت ئەمین بی هەم لە زمانت ئەمین بی. ئێستا هیوا هەیە لە ناو کۆمەلگا خەڵک نە لە دەستی ئەمینە نە لە زمانی. ناوێرین یەک قسەی لەکەم بکەی لەبەرەوەی یەکسەر دەنووسی. خوای گەورە هیدایەتی هەموو لایەک بدە بەڕێزانم. وپاشان پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم مجاهیدەکە من جاهد نفسه في طاعة الله. مجاهید چێیە؟ ئەوەی جوهدەکە، ئەوەی ماندی دەبی. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم مجاهید ئەو کەسەیە من جاهد نفسه في طاعة الله. جهاد لەگە نفسی خۆی دەکا لە طاعەتی خۆواتە خۆی ماندی دەکا لە طاعەتی خوای تەبارەک وتعالە. ئێستا خەڵک ئەگەر تەماشایکەن ماندووبوونی چن طاعەتی خوا یان دنیاییەکە. خۆ دنیایەکە پێی دەوێت اعتیادیە ئینسان کەسابەت بکە هیچ بکە ئەوانە کەس لێمان بەغەڵەت لێ نەگا هەتا پێت دەکرێت پارەی پێدا کە بەس لە ڕێی حەلالەوە. بەڵام وەرە تەماشاکە ئینسان ئەو ڕۆکە زۆربەی زۆری ئەو شتانی خۆی لۆ ماندی دەکاتن سوبحان الله. کەمێکی لە طاعەتی خوایە. بەس چەند ئیشت پێ لە ڕۆژی قیامەتدا طاعەتی خوات زۆر بی. مجاهید ئەو کەسەیە کە خۆی ماندی دەکا لە طاعەتی خوای تەبارەک وتعالە. لە ڕۆژی قیامەت کاتێک تەرازوو دەینن دایدێنن مەلایکەتەکان چاویان پێ دەکەوێت کە شەو ڕۆژ عیبادەتیان کردیا دەڵێن سوبحانەکە ما عەبەدناکە حەقە عیبادەتیک. خوایە ئەمەش عیبادەتی تومان بە تەواوی نەکردیە. ئەو تەرازوو خێر و گەورەیە بە چ پڕ دەکرێتەوە؟ پاک و بێگردی لۆت و خوایە و مەلایکەت وا دەفەرمێ، پێغەمبەر وا دەفەرمێ صلی الله علیه وسلم دەڵێ مەلایکەتەکان وا دەڵێن ئەی کاو ئینسانانەی کە خۆیان لۆ طاعەتی خوا ماندوو دەکەن، ختمی قورئان زۆر دەکەن بە تەفەککوڕەوە، نوێژ زۆر دەکەن، سنەتی زۆر دەکەن، قورئانی زۆر دەخینن، دوعای زۆر دەکەن، زۆر لە خوا دەپاڕێنەوە، نوێژەکان بە جەماعەت دەکەن، کاری خێر و چاکە زۆر دەکەن،
حەج و عومرەی زۆر دەکەن ئەوانە هەمووی کۆ دەکەنەوە تاعەتی خوای تەبارەک وەتەعالە گوێڕایە لە پەروەردگار و ڕەب العالەمینە عەبدێکی موطیع بە لەو خوا عەبدێکی عاسی و سەرکەش مەبە کەس بە سەرکەشی قازانجی نەکرد خەڵکمان دیت ئارەقی خوارد زینای کرد قوماری کرد داوێن پیسی کرد هەتا مرد ئێستا هوردی دەکەن لەگەڵ لێدانی عیلاجی دەکەن بەڵام خەڵکیشمان دیت ئیماندار خواپەرست حتا ئەمانێت و ڕوحی تەسمیل کرد ئەو پەڕی ئیمانێکی بە قووەت و بە تاعەتێکی زۆر وسۆ لای ڕەب العالەمین ئینسان شانازی بە تاعەتەکانی خۆی بکە لە قیامەتدا گەلێک مهمە ئەوە گەورەترین شانازیە بانجی کەن وەرە ئەو کەسەی شەو نوێژت کردی وەرە ئەو کەسەی قورئانت خوێندی وەرە ئەو کەسەی کەوا ئیماندار بووی وەرە ئەو کەسە خوا لێت ڕازیە وەرە تۆ تاعەتی خوات زۆر کردیە لە دنیا زۆر ماندوو بووی زۆرت هەنگاو هاویش لە بۆ مزگەوتێ چووی واللهی معجب بووم بە باکردەوەی هەندێک ئینسان سان بەرامبەریاندا شەرمەزارە حتا یەکیان لە هەریر هەبوو لە هەریر کەسێکە نابینایە یعنی بلۆچی بە مەشکانی دانابوو و حتا دەگاتە مزگەوتەکەی دەیانگوت هەر 5 فەرزە نوێژەش لە مزگەوتێ دەکا خۆ من ناشیناس واللهی بەس دیتومە ئەوە لەو فەیسبوک و شتە بڵاویان کردبووە بەس تەماشای دەکەم تۆرە تەماشا و ئینسانەکە چ تاعەتێک دەکات سوبحان الله چاوی نابینی ئەو جێگایی تەرتیب کردیە لە بۆ ئەوی پێویستە مزگەوتی خوا ئەوە لە چەند ساغان باشترە چەند کەسی ئێستا ماڵی تا ئێستا ماڵی خوای نەدیتە ماڵی هەیە و ماڵی خوای نەدیتە بەڕێزانم خوا کە تەوفیقی دای لۆ عیبادەت سوپاسی خوای لەسەر بکە خەڵک هەیە بەس حەسەناتی لەو دنیاە کۆ دەکاتەوە بەڵام شەرمەزاری ئەوەیە کە توێ قیامەت ڕەفیقی هەندێک کەس بێ ئەوان زادیان پێویوە تووشی هیچت پێ نەبی یان کەمت پێوی لەوێن دەرژ نە دینار و نە دەرهەم ناخۆ بەس کردەوە چاکەکانی خۆت لە کۆتاییدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم والمهاجر من هجر الخطايا والذنوب مهاجر چێ ئەوەی کە هیجرەتەکە ئەو کەسەیە کە هەجر دەکا بەجی دێلی گوناح و تاوانەکان ئەو کەسە مهاجرە پێشتر مهاجر بەو کەسە دەگوترا کە لە شاری مەکە عەزیەتیانەدان پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم هیجرەتکەن لە بۆ حەبەشە هیجرەتکەن لە بۆ مەدینە وڵاتی خۆیان بەجی دێش دەچوونە شارێکی دیکە لۆ عیبادەتکردنی خوای تەبارەک وەتەعالە ئێستا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم لا هیجرەتە بعد الفتح هیجرەت نەما لە پاشی فەتحی مەکە تەواو خەڵک لە بینی مەکە و مەدینەدا هاتوو دەچوو مەکە فەتح کرا بۆ شارێکی ئیسلامەتی و دینی تێدا بڵاو کرا و بتەکان تێدا چێندران و خەڵکەشی زۆر تێدا مسلمان بوو فەرمووی والمهاجر من هجر الخطايا والذنوب مهاجر چییە ئەو کەسەیە کە واز لە گوناح و لە تاوان دێنی یعنی واسێنان کو بەو معنایە هەجری لێ دەکاتە بەجی دێلی ئەو شوێنانەی گوناحی لێ دەکرێ جێ ئەو تێدانە یعنی خوای تەبارەک وەتەعالە قەت ئەو ئینسانە نابینی لە شوێنێکدا کە جێ ئارە خواردنەوەی قومارکردنە داوێن پیسیە کاری خراپەیە ئەو کەسە خۆی لەو جێگایانەدا نابینیتەوە هەجری کردی واتە لێی دوور کەتیتەوە کو وەختی خۆی ئەسحاب لە مەکە دوور کەتنەوە کە نەیاندێشت عیبادەت کە چوونە شاری مەدینە ئەو ئینسانش مهاجر ئەو کەسەیە کەوە ئەو هە لە گوناح و تاواندا بە دوور دەکەوتەوە ئێستا هەیە گوناحی بە پارەی خۆی دەکڕی بە دوو گوناحی دادەکەوی ڕەفیقی خراپ پەیدا دەکات لە بۆ گوناحەکانی لە باتی هەجری کا و لێی بە دوور کەوتەوە لێی نێزیک دەکەوتەوە لە ناو گوناحاندا کوڵایە ئەو ئینسانە ئەگەر خوش لێت خۆش بی لە ڕۆژی قیامەت لە گوناحەکانت بەڕێزانە بەس هەر شەرمەزاری بەڵام تا پێت دەکرێ مناڵن ئینسان معسوومە تا پێت دەکرێت خۆت لە گوناحی بپارێزە لە گوناحەکان بە دوورکە و خاستن گوناحە گەورەکان هەجریان کە هەجر ئەو شوێنانەی کە گوناحی تێدا دەکرێت سا زۆر خەڵک دەی باشە دیگە من
ئەوانە نەکەم ئەدی چ بکەم کوڕە کاکە موسڵمان کەنجین دەبی ئەو هابی یعنی ناتوانانی کتاب بخینەوە ناتوانانی نوێژ و عیبادەت بکەین ناتوانانی کەسابەتێکی حەڵال لۆ ماڵ و منداڵت بکەیت یعنی حەیفم دێ کە برێ وەڵای من نازانم ئەدی چ بکەم ئەو هەموو ئیشە زۆرە هەیە لە ناو ئیشی زۆریدا بێ ئیش دەرچووە کابرا ئیمامی عومەر دەیفەرموو ڕکم لەو ئینسانە دەبتەوە کە نە ئیشی دنیا دەکە نە ئیشی قیامەت دەکە جالۆی بەڕێزانم یعنی وا لە خۆتان بکەن بتوانن تاعەتی خوای تەبارەک وەتەعالا بکەن وەزنێکتان هەبی لۆ ڕۆژی قیامەت لۆ دوا ڕۆژتاندا دوور بن لە گوناح و لە تاوان و لە فرت و فێڵ قسەیەکی خۆشەیە دەیکەم لە بۆ ئێرکوانە نێزیکە لێی دەڵێن کابرایەکە بۆ بیستانێکی هەبوو عالەم دەچوە ناو بیستانەکەی دەیکێشان مەثەلەن دەدیت کەسێک 72 کیلۆ بوو دەهاتە دەرێ دەبوو 73 کیلۆ پارەی 1 کیلۆی چی خواردبوو لە ژۆرێ لێی وەردەگرت دەگو بڕۆ ژۆرێ وەزنت چەندە دەهاتە دەرێ دەیکێشاوە کابرایەک چوو عمری بڵێن وەزنی کێشایان 83 کیلۆ چووە ناو بیستانەکە بەڵام 3 کیلۆ بەردی لەگە خۆی برد 3 کیلۆ بەرد بوو بەردەکانی لە ژۆرێ دانا بای 1 کیلۆ خواردنی خوارد هاتبووە وەزنەکەی کەمی کرد جا قەزم لەو قسەیە ساحەبی بیستانەکە پێی دەگو کاکە تۆ گەوشە عالەمێ زیادیش ناکەی بەڵام کەم مەکە کەم کاکە تۆ گەر وەکو خەڵک تاعەت و عیبادەتش ناکەی گوناحی مەکە ئەوە لولو گوناحی جێت هەیە و مەکانەتت هەیە و شوێنت هەیە بەڵام لۆ تاعەت و عیبادەت نیتت ئەو هەموو مەعسیەتە لەسەر خۆتدا کۆ دەکەیەوە جێت هەیە دەشتوانی وەلێشی بێزار نابی بەردەوامیش ئەنجامی دەدەی چەند گەنجی ئێستا شەوێ هەتا سبەینێ گوناحی دەکە ئەو لۆ شەوێک بێزار نەبوو چاوی خۆی عەزیەتەدا نانویتن دەمینێتەوە نوێژی سبەینێ بە جەماعەت ناکە نوێژی هەر ناکە ئەو هەموو گوناحی کۆ کردیتەوە دە هەجری لێ بکە بڕۆ هەروەسە جێیەکەی خۆت پاردەوە کاکە گەوەکو خەڵک شەو نوێژێش ناکەی بەڵام گوناحیش مەکە حودەیفەی کوڕی یەمان ڕۆژێک لە مزگەوتی پێغەمبەر دەهاتەوە صلی الله عليه وسلم تفی ڕوو کرد لە مزگەوتی دوور لە ڕووتان هاتەوە لە ڕێ بە بیری هاتەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم البصاق في المسجد خطيئة وكفارتها دفنها پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم تف ڕووکردن لە مزگەوتێ گوناحە کەفارەتەکەشی ئەوەیە بچی بیستڕیەوە لای بێ پاشکەوە گەڕاوە مزگەوتێ گەڕا لە چێ دەری تف ڕوو کردیا تیەکەی ڕەش کردەوە پاچی کردەوە هاتەوە دەزانی چی فەرموو فەرمووی سوپاس لۆ ئەو خودای ئەو شۆکە گوناحێکی لەسەرم نەنووسی ڕازی نەبوو یەک گوناحی لەسەر بنووسێ فەکەیفە بەو کەسەی بوویتە بەیتی گوناح شەوی هەتا سبەینێ گوناح ئەو لەو لەحزەکەمەیەدا ئەوەندە گوناحە ڕازی نە گوناحەکەش بوو تفێکی ڕوو کرد بوو لە مزگەوتێدا فەکەیفە بەو خەڵکەی شەوێت تا بەیانی بەس گوناحی کۆ دەکەن کاتێک دەڵێ تۆبەی بکە دەڵێت لە باتیلدا وەختی هەیە لە باتیلدا خۆی ماندی دەکا لە گوناحدا خۆی ماندی دەکا بەڵام کاتێک کە دێتە سەر تاعەت دەرێت تاقەت دەڵێ نوێژی سوێنێ بە جەماعەت بکە دەڵێ چێ دەرێت چێ دەتوانی هەستی ئەی لۆ شوێ تا سوێنێ دادەنیشتی هەر لۆ دنیایەکەی خۆی ئێستا یەکێک بڕێ بڕۆ سەعی بکە وەڵڵاهی تاقەتم نییە کابرێ بڕۆ پۆبجی بکە وەڵڵاهی بەڕاستی تەواوە بە 2 سەعات و بە 3 سەعات و بە 5 سەعات ماندی نابی بێزار نابی بێتاقەت نابی چونکە باتیلە و شتێکی خراپ بەڵام کاتی هاتە سەر تاعەتی خوای تەبارەک وەتەعالا دەبینی سستە بێتاقەتە وەڵڵاهی قورئانی دەخیرم خەوم دێ یەکو خەوت نایە هەموو وەختە باشەکەت داشتە خراپەکان لە کاتە چاکەکاندا بێ ئاگامە بە بۆی بەڕێزانم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەشتر لە صحیح مسلمدا دەفەرمێ العبادة في الهرج كهجرة إليه عیبادەتی خوا لە کاتی وەزع ناخۆشی و کوشتن و فتنە و شەڕ و ئاشوب وەچی ئەوەی وایە هیجرەتت کردی هاتبی وەلای من
يعني مكة بەجێهێش بهات بێ مەدینە چەند خێرت دەگاتێ عیبادەتش لە کاتی ناخۆشیدا لە کاتی کەوا فتنە و ئاڕائی جواز و شتی خراپ زۆرە لە ناو کۆمەلگادا ئەتو خۆت بە عیبادەت مەشغول کردیا وەچی ئەوەی وایە هیجرەتت کردی چوو بێ خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندەت خێر دەگات جالۆی خۆتباندی کە لەو تاعەتی خوای تەبارەک وتەعالا وەکو ئەو هیجرەتە وایە بچێ خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ومێ دەکەم ئەو چوار مستەڵەحە مەفهومێکی پێدابین ئیماندار و مسلمان و مجاهید و مهاجر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بۆی تەوزیح کردین ئیماندار ئەوەیە کەوا خەڵک لە خینی ئەمین بی و لە ماڵیشی ئەمین بی لە بەرامبەرت. مسلمان ئەوەیە خەڵک لە دەست و لە زوبانی ئەمین بی. مجاهید ئەو کەسەیە کە تاعەتی خوا دەکا. مهاجریش ئەو کەسەیە کەوا ئەو شوێنانە بەجی دێلی کە گوناح و تاوانی لێ دەکرێت. یا ڕەبی خوایە بمان پارێزی و بەیەکێک لە ئینسانە ئیماندارەکانماندا قبوڵ بکەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.